کەسی دن نانویسان نزانە ئەگەر محتەمەلەکە ئێرە کتێبخانەی کوردیە و ڕۆمانی دەستنووسی پێترسبۆرگ لە نووسینی جاندۆست بڵاو دەکرێتەوە و لەلایەن نووسەرەوە دەناسێنرێت. پەیامە ڕۆمانێ ئەوە خوێنەرێک کورد بە تایبەتی ئێوی زمانی یا ڕەوشەمبیرێک کورد لە دەستنووسین خۆ لە دەستخەتین خۆ خودی دەرکەبن بەشێک ji ناسنامەیە کوردی بەشێک ji دیرۆکا کوردی بەلاوە دە پرتوخانەیەن جیهانێ de ev nasnameya me çawa em ê bidestxînin divê xort û gencên Kurd xort û keçên Kurdên genç bi peyk hebin. ژمارەیەکی بەرچاو لە نووسەر و ئەدیبانی کورد لە ستۆکۆلم بەشداری سمیناری جاندۆست بوون و بە پرسیارەکانیان سمینارەکەیان دەوڵەمەندتر کرد و باسییان لە ڕۆمانەکە کرد. مرۆڤ دەکارە بێژێت دەربارەی ڕۆماننویسینێدا دەربارەی بەرهەمێن ڕۆمانیدا ئاگاهیان بچووکشی دان تشتێن ئەها gelek başın denabera nivîskarên Kurda denagera gel û nivîskaran da bi vî awayî hişmendiya netewî jî pêşta diçe hestên netewî pêşta diçe mirov nivîskarên xwe nas dikin. یاکشی فەنتازی ئێنا ڕۆمانە دیرۆکیری مەرە نەحەوجیە بخوینە وەک پرتوگە دیرۆکێت خوی نەژێدارێک دیرۆکی ڕۆماننویس خستی دریا ڕۆمانی de bide dû şopa vê evê pirtûka ev destxeta wendayê ago nehatî parastin ew jî navê tarîx cedîdê Kurdistanê em nizanin bê kalkumayî û çipê hatiye lê îcarê ڕۆماننivîs li gor xwe dawî şêrdanî ew jî ku hat şewitandin bi destê keleş û rêbirên Kurd ê ku şewitandin û dev jêberdan. بۆ دەوڵەمەندکردنی ڕۆمان و کتێب پێویستە ڕێکلامی بۆ بکرێت و ڕەخنەگران باز لە ڕۆمانەکە بکەن بۆ ئەوەی خوێنەریش زیاد ببێت لە بواری ڕۆماندا. ئەوە دەبێت ڕەخنەگرین کورد هەبە بە سۆرانی بە کورمانجی بزازاکی ئەمبێژمی هەورامی ئەوە بنویسن بدن ناسکردن ئەوە چییە؟ ئەوە ئینسان تەشویق دەبێت و بخوینە. یعنی لە سوێدژی ji بۆ ڕۆمانێک زیاتر وەرە خوێندن ئەوە تێ ناساندن بسایی ناساندن ئینسان دەردوخینە ئینسان نزانە. جاندۆست خاوەنی چەندین کاری ئەدەبی و ڕۆمانە بە مەبەستی چەند سمینارێک سەبارەت بە دوایین ڕۆمانی کە بە عەرەبی و کوردی نووسیویەتی و وەرگێڕدراوەتە سەر زمانی فارسیش لەسەر بانکهێشتی پەرتوخانی کوردی لە ستۆکۆلم دەستنووسی پێترسبۆرگ کە دوا ڕۆمانی مێژوویەتی واژۆ و بڵاو کردەوە. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆلم سوید.